بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە خانەقین بەشێکی زۆر لە دار و درەختی ناو پارک و ناوەندی شەقامەکانی خانەقین وشک بوونەتەوە، بە جۆرێکیش مەترسی لە ناوچوونیان لەسرە. بۆیە چالەکوانانی بواری ژینگە داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی زیاتر بۆ شارەوانی خانەقین دابین بکات بۆ ئەوەی بتوانێت چاودێری وردی دار و درەختەکانی نێو باخچەکان بکات و لە وشکبوون بیان پارێزێت. بەداخەوە بۆ شاری خانەقین کە لە ئاسی سەوزایی وابزانم لە ئاسی ستاندەری جیهانی بوو، خەڵک هەمووی ئەزانێ، ئەوانەی کە لە دەرەوەی شار هاتن میوان بۆن هاتن دایم باسی ئەوەیانە کرد کە جوانی شاری خانەقین بە تایبەت لە ڕووی سەوزاییەوە، بەڵام بەداخەوە لەبەر بەرزبوونی پلەی گەرما و کەم بودجەیی ناتوانین ئیساتە هەستن وەکو جاران بۆ ئەوەی شاری خانەقین بگەڕێتەوە بۆ سەوزاییەکەی خۆی و جوانی شارەکە وەکو خۆی بمێنێ. سەرۆکی شارەوانی خانەقین دەڵێت لەم ساڵدا سەرباری ئەوەی بەرزی پلەکانی گەرما کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەر وشکبوونەوەی پارک و سەوزایی ناوەندی شەقامەکان، هاوکاتیش نەبوونی بودجەی پێویست هۆکارێکی ترە. تەماشاکەین بەشێک لەو شوێنانە لە جەزرە ناوڕاستەکان لە باخچەکان درەختەکانیان زەردەوە بوونە، ئەوش وتمان بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما بە تایبەت لە شاری خانەقین کە بەرزترین پلەی گەرمای تۆمار کردووە، هەروەها کەمی بودجەی پێویست بۆ شارەوانیمان بۆ سیانەکردنی ئەو باخچانە و بۆ کڕینی پێداویستی تایبەت لە سەماد و ئەو پێویستیەکانی تری ئەو باخچانە. بە پێی ئامارێکی سەرۆکایەتی شارەوانی خانەقین، ڕێژەی سەوزایی لە قەزای خانەقین هەرچەندە لە سەرووی ڕێژەی ستانداردی جیهانیەوەیە، بەڵام بەهۆی بەرزی پلەکانی گەرمای ئەم ساڵ و نەبوونی بودجەی تایبەت بەشێکی زۆر لە دار و درەختەکانی نێو پارک و ناوەندی شەقامەکان وشک بوونەتەوە و بەشێکی زۆریشی مەترسی لە ناوچوونیان لەسرە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.